یەکێک لە بنەماکانی دیمۆکراسی لە هەر شوێنێکی جیهاندا بێ مەسلەی هەڵبژاردنە هەرێمی کوردستانیش لەوە بەدەر نییە. دەبوو پێش ساڵێک پێش ئێستا هەڵبژاردن ئەنجام بدرایە، بەڵام بەهۆی ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان ماوەکەی درێژ کرایە و دەبێت ئەم ساڵ ئەوەی کە هەیە وەکو سەرۆکایەتی هەرێمیش دیاری کردووە دەبێت ئەم ساڵ هەڵبژاردن ئەنجام بدرێت لە لایەکی دیکەشەوە. سەرۆک بارزانی دوێنێ لە دیداریدا لەگەڵ نێردەی وڵاتانی ئەوروپی ئەوەی ڕاگەیان کە دەبێت ئەم ساڵ هەڵبژاردن ئەنجام بدرێت. باشە ئایا بۆچی هێشتا بەشێک لە لایەنەکان نایەنەوێ هەڵبژاردن ئەنجام بدرێت و ئێمە قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین داخۆ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئامادەی ئەوەی تایە لەو کاتەی بۆی دیاری کراوە هەڵبژاردن ئەنجام بدات یان نا. بە میوانداری زۆر بەڕێز شەروان زورار گوتەبێژی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لەلامان میوانە. کاک شێروان زۆر بەخێر بێن، سەرسەر و سەرچاو گەلێ سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. بۆ خۆ دەزانی کات زۆر کەمماوە فراکسیۆنی پارتیش ئەمڕۆ داوایەکی کردووە بۆ دانیشتنی پەرلەمان بۆ کارەکردنەوەی کارەکانی کۆمسیۆن. بەڵام پرسیارەوەی ئایا ئێوە وەکو کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان چ داواکاریەکتان هەیە هەم لە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەم لە پەرلەمان؟ زۆر سپاس کە حەکم فەرات، سپاس بۆ دەرفەتە ڕێز خۆشەویستمان بۆ بینەرانتان. بەڕاستیدا داواکاری ئێمە ئەوەیە کە لایەنە سیاسیەکان ئەو ماوە کەمەی کەماوە بەداخەوە تا ئێستا نەگەشتنە ڕێککەوتن و داوا دەکەین تاکو هەژدەی 5 کە دواوادەیە بەڕای ئێمە، چونکە ئەو 6 مانگەی کە دیاری کراوە بۆ لە پەیڕۆی ئێمە داهاتوە 6 مانگم پێویستە. هەژدەی 11 ئەو کاتێک کە لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کە هەژدەی 11 دیاری کراوە لە هەژدەی 5ەوە دەکاتە 6 مانگ. بۆی ئومێد دەکەین کە تاکو ئەو لایەن ئێستا شکات ماوە و لایەنە سیاسیەکان بەڕای ئێمە بەشی زۆری ئەوەی کە گرفتی سەرەکی بوو ئاماژەت پێکرد جەنابەت کە چارەسەر بووە لە ئەوەی کە هەرێمی کوردستان بکرێتێ 4 بازنە هەر پارێزگایەک بازنەی سەربەخۆ بێ، لەوەی کە تۆماری بایۆمەتری عراق بەکاربێنرێ، ئاماری دانیشتوانی عراق بکرێتە بنەما و هەژمارکردن ینی ژماری دەنگەکان بە ئەلکترۆنی بێ. هەموو ئەو بابەتان لە لایەنە سیاسیەکان بە خۆشحاڵی ڕێککەوتنیان لەسەر کراوە. تەنانەت مەسەلەی پێکاتەکانیش خۆتان ئاگدان ئەوەش بەشێکی زۆر هەنگاوێکی باشی بڕی کە داوان کرد کە یۆنامی پێشناری خۆی بدا. پێشنارەکە بوو کە 2 کورسی بدرێ بە پارێزگای سلێمانی و تەمان یەکەم جارە بۆیە تەسەوری ئێمە وایە ئەگەر ئیرادەی جدی هەبێ، من بەڕاشکاوی حەزەکەم قسە بکەم، ئیرادەی جدی هەبێ لایەنە سیاسیەکان بەڕای من هیچ لەمپەرێکی ئەو تۆ نەماوە کە هەڵبژاردن نەکرێت و دەکرێت سازان بکرێت ئەو پرسانەی کە ماون و ئەو بەروارەش کە دیاری کراوە هەژدەی 5 کۆمسیۆنی کوردستان ملزەمە بۆی کە هەڵبژاردن بکات چکە پێی یاسا 6 مانگی پێویستە. یعنی ئێوە لە 6 مانگدا دەتوانن ینی ئەگەر با ئەم ئەگەرانە هەمووی وەربگرین، ئەگەر کۆمسیۆن کارا کرایەوە وتیان بەڵێ هیچ گرفتێک نەما لەوەیە لە 6 مانگ دەتوانن تەواوی ئامادەکاریەکانی خۆتان بکەن. ئێمە حەزەکەین ڕاست کاتی زیاترمان لەبەردەزابێ کاک حەکم، بەڵام بە پێی یاسای خۆمان ینی پەیڕۆی خۆمان 6 مانگمان پێویست کە خۆمان ئیلزام کردووە کە 6 مانگ بکرێ و دەشمانی هەرێمی کوردستان بەڕاستی تووشی گرفتی گەورەتر نەبێتەوە، چونکە خۆتان ئاگدارن پرۆسی هەڵبژاردن پرۆسەیەکی گرنگە تا چەندە لایەنە سیاسیەکان و پرۆسی هەڵبژاردن هەرێمی کوردستاندا لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و ئەوەی کە دیاری کراوە پێگەی هەرێمی کوردستان بەیەسر دەبێت لە بەرامبەر ناوخۆ و دەرەوەش بەڕاستی و شەرعەتی زیاتردا بە هەرێمی کوردستان. خۆتان ئاگدارن کە ساڵێک درێژ کات ماوەکەی وەگەر لەوە زیاتر درێژ بکرێتەوە بەڕاستی پێمان وایە کە لەکەیەکە بۆ هەرێمی کوردستان و سەرجەم دامەزراوەکان هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر پرسیاری گەورەوە. هەر بۆیش خۆتان ئاگدارن کە وڵاتانی زلهێز داواکاریان زۆرە و فشاریان کردووە کە لەو ساڵ ینی دواتر نەکەوێت چکە ساڵێک درێژ کاتەوە. بۆ ئێمە ژمێ دەکەین بەڕاستی لایەنە سیاسیەکان لەو پەیامانە تێبگەن و ئێمە وەکو خۆمەنە کۆمیسیۆنی کوردستان بە گرنگی دەزانین پێمان وایە بەشێک لە چارەسەری ئەو چەق بەست سیاسی کە لە هەرێمی کوردستاندایە بە هەڵبژاردنەیەکی پاک و بێگەر دەکرێت بۆی کە ئاسوی حکومڕانی 4 ساڵی داهاتوو لایەنە سیاسیەکان هەر کەسەی بە ئیستحقاقی خۆیەوە بچێ ناو کابینەی داهاتوو و گۆڕانکاری بکرێت. باشە شێروا قسە زۆر دەکرێت لێرە و لەوێ هەندێک جار دەگوترێ با کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکات. ئەمە بۆ خۆی لە خۆیدا شتێک نییە ناقانونیە نادەستوریە. بۆ ئایا کەسێک هەیە گومانی لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردننی هەرێمی کوردستان هەبێت؟ وڵا بێگومان بەداخەوە ینی ئەگەر ئەو تەسەوڕە هەبێت چکە ئێمە کۆمەڵی دامەزراوی شەرعیمان هەن لە هەرێمی کوردستاندا 4 جگەل ئێمە 3 دەستەی کە هەن کە لەژێر دەسەڵاتی پەرلەمانی کوردستاندان کە دەسەڵات لە عێراقیش دەهان لە هەرێمی کوردستانیش دەهان
و هەرمی کۆمیسیۆنی هەڵبژاردن بە پێی یاسا دەرچووە لە پەرلەمانی کوردستان دەرچوو کە پەرلەمانی شەرعی بووە هیچ گرفتی یاسایی نەبووە تەنانەت لە محکمەی فیدرالی کەتانیان لە ئێمەدا لەسەر مەوزوعی نادەستوریبوونی ئێمە بەداخۆ لەلایەن یەکێک لە فراکسیۆنەکان لە هەرێمی کوردستاندا ئەو کە محکمەی فیدرالی سلمانی دەڵێ ئێمە کۆمیسیۆنی کوردستان کۆمیسیۆنێکی دەستوری شەرعی لە هەرێمی کوردستاندا و مافی ئێوە کە سەرپەرشتی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان دەکات کەواتە بە پێی یاسای ژمارە 4 لە بڕگەی دووەم ئاماژە بۆ کراوە کە دەسەڵاتی حەسری بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە لە ڕاپرسی و لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتی کۆمیسیۆنی کوردستانە و سەرپەرشتی بکە بۆیە ئێمە پێمان وایە کە دەسەڵاتێکی شەرعیە و ئەو مافەتەنا ئێمەیە لە یەک حاڵەتدا ئەگەر بە فەرمی هەرێمی کوردستان داوا بکرێ وەکو دامەزگاوی فەرمی چێ پەرلەمانی کوردستان چێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان داوا بکە بە فەرمی کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان سەرپەرشتی بکە ئەوش لە حاڵەتێکدا کە هەرێم خۆی داوا بکە و پاشانیش یاسایەکە هەموار بکرێتەوە ئەگینا بەدەرلەوە هیچ مافێکی یاسایی نییە بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کە خۆی سەرپەرشتی بکە زۆر باشە کاک شێروان ببێنەوە سەر ئەو ماوەیە ئەو 6 مانگەی کە ئێوە پێویستانە من پرسیارەکەم ئەوەیە ئایا لە ڕووی داراییەوە ینی چەندێ پارەتان پێویستە لە ڕووی ئامێر و ئەو ئالەتانەی کە پێویستن بۆ هەڵبژاردن ئیتر مەرەکەبە ئەو ئامێرانەیە کە دەنگەکان دەخوێنێتەوە ئەمانە هەمووی لە 6 مانگدا جێبەجێ دەبێت و ئایا هیچ کەم و کوڕێکتان نابێت لەو کاتەدا خۆی ئێمە باسم کە بەپێی یاسا ملزەمین کە لە 6 مانگە بیکەین ڕاستە ئەرکی ئێمە قورستر بۆ کاک حاکم لەبەرەوەی کە هەڵبژاردننی ئەمجار جیاواز دەبێت لاەنە سیاسەکان ینی داواکاری زیاتریان هەیە لە کۆمیسیۆنی کوردستان بەتابەت لە دوای هەڵبژاردننی دەی 2021 کە بەشەی ئەلکترۆنی بۆ خۆتان ئاگدارن کە لە ماوەی 24 کاتژمێر نەتایجەکان یەکەم جار بوو لە عێراقدا ڕابگەندێ هەمان داواکاری هەیە بۆ کۆمیسیۆنی کوردستان بەو داواکاریە زۆرانە ڕاستی ئێمە پێمان وایە کاتێکی کەمان لەبەردەزایە بەڵام دەگەڕێمە سەرەوەی لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستان ئێمە لە بەردەم دوڕیان یەکداین و کاتی یاسایی تەواو بووە بۆیە ناچارین کە بیکەین و ئەگەر ئیرادە هەبێ ئێمە بەڕێ لە 6 مانگی داهاتوودا ئامادەین کە بیکەین و ئەرکی کۆمیسیۆنە بە هەموو دەسەڵاتێکی خۆیەوە چی پێویستە و من حەزەکەم لێرەژەوە بڵێم بەسپاسەوە لە هەفتەی ڕابردوودا لەلای ئەنجومەنی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە ئاماژە بەوە کراوە کە کۆمیسیۆنی کوردستان ئەو بودجێ کە پێویستە ڕاستەوخۆ جێبەجێ دەکرێت هیچ گرفتێکی یاسایی نامێنێ زۆر باشە کاک شێروان بە ئەگەرەکان لەبەر چاو بگرین نەبێ هەموو شتێکیش ئەگەری خۆی هەیە ئەگەر تا 18 مانگ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کاران نەکرایەوە ئێوە چ دەکەن چی ڕوو ئەدات وڵا کار حکم ئەو پرسیارە تەمان بەرپرسیارەکە دەکەوێت سەر ئەستۆی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی فراکسیۆنەکان ئەوان کە ڕێک نەکەوت تا ئەبەروارە ئێمە بەرپرسیارنی لێرە شۆڕای دەگەین لە کەناڵەکەی بەڕێزشانەوە بەرپرسیارەتی قانون ناکۆ سەرشانی ئێمە چونکە ئەوان کە ڕێک نەکەون ئێمە ملزم نابین چونکە خاڵی یەکەم دەبێت ئەنجومەنی کۆمیساران کارا بکرێتەوە چونکە دەسەڵاتمان هەبێ بۆی کە سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکەین چونکە هەتاوەکو ئێمە ماوەی یاسایمان تەواو بووە دەبێت ماوەی یاسای ئێمە درژ بکرێتەوە و دەسەڵاتی تەواومان هەبێت سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکەین و مەسەلەی هەموار یاسی هەڵبژاردن تەواو بکرێت چونکە ئێمە دەبێت بەرچاوڕوون بین ئایا بەکام یاسای بکەین بە بۆی کە کۆنەکە هەیە هەموو کوردستان یەک بازنی هەڵبژاردنە یاخود هەموار بکرێت کوردستان 4 بازنی هەڵبژاردنە هەموو ئەوانە دەبێت یەکلای بکرێت تا 5 ئەگەر نەکرا بەڕاستی بەرپرسیارەتی دەکرێت سەر ئەستۆی فراکسیۆنەکان و لە ناویشان ئەو لایەنانەی کە نانە پێشە بۆ پرسی هەڵبژاردن ڕاستی ئەوانە بەرپرسیارەتی مێژووی و هەرێمی کوردستان دەکرێت سەر ئەستۆ چونکە من حەزەکەم ئاماژەوە بکەم ڕاستی پرسی هەڵبژاردن پرسی دیموکراسی تەنها پەیوەست نییە بەو لایەنانەی کە دایان هەڵبژاردن بکەن هەر بۆیە لە زۆر وڵاتاندا نەک لە یاسا لە دەستوری وڵاتاندا وەکو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئاماژە بۆ کراوە هیچ کەسێک سەلاحەتی ئەوە نییە کە بیگۆڕی و مافێکی هاوڵاتیانی هەرمی کوردستانە کە لە دوای 4 ساڵ بتوانن لە ڕێی سندوقانی دەنگدانی دەنگ بدەن و ئاسوی حکمڕانی خۆیان بۆ 4 ساڵی داهاتوودا شیان پێخۆش هەڵبژێرن باش کاک شێروانەوە جەنابیشتان هەر کەسێکی یاسایین قسە لەسەر دادگای باڵای فیدراڵی عێراق دەکرێت ڕۆژی چوارشەمە دەبێت بڕیار بدات بەڵام ئەوەی سەیر و سەمەرەیە ئەوەیە با من نمونەیەکت بۆ بێنم دادگای باڵای فیدراڵی ئینگلند بۆی نییە دەست وەردان لە کاروباری هەڵبژاردننی سکۆتلند بکە بە هیچ جۆرێک کەواتە بۆچی دەبێت ڕێ بدرێ دادگای باڵای فیدراڵی عێراق کە خۆشیان بە نادەستوری دروست بوون دەستوەردان لە کاروباری هەڵبژاردننی هەرێم بکات چونکە خۆی نادەستوریە چۆن دەتوانێت لە خۆ عێراق یعنی ئەوە عێراق دەتوانێت دەستی تێوەربدا و بڕیاری لێ بدا وڵا جێگەی داخە لە هەرێمی کوردستان ینی من حەز ناکەم ئاماژە بە ناوی هیچ لایەنێکم بەڵام لایەنی سیاسی هەبێت کە خۆی تانە بدا لە پەرلەمانەکەی خۆی کە خۆی لەو پەرلەمان هەڵبژێردراوە پێشتر ئەو بەڕاستی ینی جێگەی ینی پرسیارە و دواتریش دیارە بەداخۆ یان محکمەی فیدراڵی
محکمەیە کە پێی یاسا ئەوان دەسەڵاتی ئەوانەیە کە بڕیاردن لە مافە لە شی چارنووسە لە هەرمی کوردستاندا بەڵام من قەنەعەتم وایە دادگای فیدراڵی چەندین جار لەبەر هەرمی کوردستان ئەو ماوەیدا بۆ لایەنە سیاسەکان ڕێککەون کە بەداخەوە 6 مانگ بەسەر ئەو وادە تێپەڕی نەتواندرا ڕێککەون ئەگەنا مەجای زیاتر هەبوو لە پێش سێ پێنج پێشم وایە دادگای فیدراڵی کە بڕیاریشدا ڕاستی زۆر گرنگە کە جارێکە گرفت بە هەرمی کوردستان دروست نکاتەوە چونکە ئەو بڕیارێکە کەوا بڕیاردا کە ئەگەر ئەو بڕیارانی کە لە دوای 6 یازە کە دراون نایاساین یاخود لە دوای سێ پێنج گرفت بە هەرمی کوردستان دروست دەبێ بۆ چونکە ئەو کاتی هەموو ئەو هەنگاوانەی کە پەرلەمانی کوردستان دەینێ لە ناویشاندا کاراکردنەوەی کۆمیسیۆن بە نادەستوری ئەگە وەسف بکرێ گرفتێکی گەورە دروست دەبێت بۆیە لە ناوی بڕیارەکەدا دەوێت بەڕوونی چارەسەرش بخاتە ڕوو ئەگینا ناکرێ هەر بڕیارێکدا و دواتر هەرمی کوردستان بخاتە ژێر قەیرانێکی تر کاک شەوران کاتم زۆر کەماوە دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام بدەیت و من سوپاست دەکەم بۆ وتمان پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکە پەیوەندی تەنها بەلایەنی سیاسیەوە نییە ئەمە مافێکی خەڵکە بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا ئەگەر لایەنێکی سیاسی ویستی تەگەرە بخاتە بەردەم ئەم هەڵبژاردنە ئایا ئەمە میزداقیەتی هەموو لایەنەکان ناخاتە ژێر پرسیارەوە بێگومان وەکو باسم کرد کاریگەری لە سەر سمعی هەرێمی کوردستان و لە سەر دامەزراوە شەرعیەکان و لە ناویشاندا مەسەن پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستاندا بێگومان گرفتی گەورە دەبێت بە هەرێمی کوردستان و بەتابەت ئێمە کە بەداخەوە کە عێراق کە زۆر جاگلەی دەکەین ئەوان هەڵبژاردننی پێشوەختیان کرد ئێمە هەڵبژاردننی پاژوەختەشمان نەکردووە ساڵێک چووە بەڕاستی بۆیە پێمان وایە گرفتی گەورە دروست دەبێت ئومێد دەکەین لایەنە سیاسیەکان لەو پەیامانە تێبگەن پێش هەژدەی پێنج بگەنە ڕێککەوتن و سازان و بەرژەوەندی بچووکی حیزبایەتی و وەلانێن بەڵکو ئەو پرۆسەیەکی نیشتمانی چەماشاکەن کە پێویستە بە هەرێمی کوردستان و داهاتی هەرێمی کوردستانەوە ئومێد دەکەین بگەنە ڕێککەوتن زۆر باشە زۆر بەڕێز شێروان زۆرار گوتەبێژی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان گەلێک سوپاس بۆ ئامادەبوونتان و بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری ئەوە سوپاس بۆ ئێوە